ناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست ناکۆکی لایەنەکان لەسەر دیاریکردنی کاندیدی داهاتووی سەرۆک وەزیرانی عێراق بەردەوام و هاوپەیمانی بیناش سێ کاندیدی نوێ پێشکەش دەکات بۆ پۆستی سەرۆک وەزیرانی نوێی عێراق هاوکات لەگەڵ ڕێگنەکەوتنی لایەنەکان ناکۆکی چەکداری هێزەکانی ئەمریکا و حاجی شعبی لە عێراق قوڵ بۆتەوە و ئەم شەویش هێزەکانی ئەمریکا بردومانی بارەکەەکانی حاجی شعبیان کرد بۆ هۆیەوە چوار چەکداری حاجی شعبی کوژران و زیاتر لە سیدی کەش بریندار بوون. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ بە میواندارێک لە بەڕێزان داناشەی جەزا ئەندامی پەرلەمانی عێراق ئەلکان ڕەشید ڕاوێژکاری ئەنجومەنی وەزیرانی عێراق تاوتوێی دۆخی عێراق و ناکۆکی لایەنەکان لەسەر دیارینەکردنی سەرۆک وەزیران دەکەین و باس لەوە دەکەین دۆخی عێراق ئایا بەرەوکوێ دەڕوا ئەگەری دروستبوونی شەڕی ناوخۆش هەیە لە عێراق بەڵام سەرەتا ڕاپۆرتێک دەبین. دوای ئەوەی سەرۆکۆماری عێراق ئامادە نەبوو بۆ پێکهێنانی حکومەتی نوێ ڕاستپێرێت هاوپەیمانی بینە ئەسعەد عیدانی پارێزگاری بەسڕەی لە کاندیدکردن بۆ پۆستی سەرۆک وەزیران دوورخستەوە و سێ کاندیدی دیکە پێشکەش دەکات. لەوبارەیەوە فازڵ جابر پەرلەمانتاری هاوپەیمانێتی بینا لە لێدوانێکی ڕۆژنەمانی داوتی هاوپەیمانێتیەکەیان ئەسعەد عیدانی لە کاندیدبوون بۆ پۆستی سەرۆک وەزیران دوورخستۆتەوە. ئاشکراشی کردووە هاوپەیمانێتیەکە سێ پاڵێوراوی دیکە پێشکەش دەکات ئەوانیش عەبدولغەنی ئەسەدی، تۆفیق یاسری و محەممەد تۆفیق عەلاوین. لای خۆشیەوە محەممەد تۆفیق یەکێک لە کاندیدەکان پشڕاستی کاندیدبوونی بۆ پۆستی سەرۆک وەزیرانی داهاتوو دەکاتەوە. لە بەیاننامەیەکدا محەممەد تۆفیق عەلاوی سپاسی هاوپەیمانی بینای کرد و ڕایگەیان هاوپەیمانی بینە بە فەرمی ئەو دوو کەسەی دیکەی بۆ پۆستی سەرۆک وەزیرانی نوێی عێراق کاندید کردووە بەڵام ئامادە نین ئەو پۆستە وەربگرن ئەگەر ڕەزامەندی خۆپیشاندەرانی لەسەر نەبێت. هاوکات جاسم بەخاتی پەرلەمانتاری ڕەوتی حکمەی سەر بە عەمار حەکیم لە لێدوانێکی ڕۆژنەمانی داوای ئاشکرا کردووە لە ئێستادا عەمار حەکیم ڕابەری ڕەوتی حکمە دەستی کردووە بە نێوەندگیری بۆ نزیکردنەوەی بۆ چوونەکانی نێوان سەرۆک کۆماری و هاوپەیمانی بینە بۆ ئامانجەی بتوانرێت کەسایەتیەک بەربژێر بکرێت بۆ پۆستی سەرۆک وەزیران کە جێگەی ڕەزامەندی شەقام و خۆپیشاندەران بێت. بەخاتی بە هەوڵە سیاسیەکان و خاوبوونەوەی گرژیەکان گەشتبینە و دەڵێت پێشبینی دەکەن کە لەم هەفتەیەدا قەیرانەکە چارەسەر بکرێت و کەسێک بۆ پۆستی سەرۆک وەزیران دەستنیشان بکرێت. کوتلەی سایرون کە تا ڕادەیەک پشتیوانی لە هەڵوێستەکەی سەرۆک کۆمار دەکەن لە ئازاری بەدرزیادی پەرلەمانتاری ئەو کوتلەیەوە ڕایگەیاندووە پێویست ناکات هاوپەیمانی بینە سووربێت لەسەر بربژێرکردنی دیاریکراو بۆ پۆستی سەرۆک وەزیرانی عێراق چونکە سەرۆک وەزیرانی داهاتوو سەرۆک وەزیرانێکی ڕاگوزەر دەبێت بۆ ماوەیەکی کاتی واتە تا ئەو کاتێ هەڵبژاردنێکی گشتی لە عێراق ئەنجام دەدرێت. هەر لە چوارچێوەی جموجۆڵ و هەوڵە سیاسیەکاندا بۆ چارەسەرکردنی قەیرانی ڕاستپاردنی کەسێک بۆ وەرگرتنی پۆستی سەرۆک وەزیران محەممەد خالیدی سەرۆکی کوتلەی بەیاریق ئەلخەیر لە پەرلەمانی عێراق بە سۆمەریە نیوزی ڕاگەیاندووە لەگەڵ 170 پەرلەمانتاری دیکە کەواژۆیان لەسەر نامەیەک کردو بۆ ڕەچاوکردنی تایبەتمەندیەکانی سەرۆک وەزیران ڕۆژی دووشەمە لەگەڵ دکتۆر بەرەم ساڵح سەرۆک کۆماری عێراق کۆ دەبنەوە. ئەوەش بە ئامانجی دۆزینەوەی ڕێگە چارێک بۆ دەرباز بوون لەو قەیرانی عێراقی پێدا تێپەڕ ئەسپاردنی کاندیدێک کە جێگەی ڕەزامەندی شەقام و لایەنەکانیشی لەسەر بێت. بە گوێرەی چەند سەرچاوەیەکی ئاگادار ڕۆژی شەممە 28 کانونی یەکەمی 2019 بەرەم ساڵح سەرۆک کۆماری عێراق گەڕاوەتەوە بەغدای پایتەخت و لەگەڵ گەیشتنەوەشی جموجۆڵی لایەنەکان بۆ دۆزینەوەی ڕێگە چارێکی گونجاو بۆ قەیرانی ڕاستپاردنی سەرۆک وەزیران بە چڕی دەستی پێکردووە. دوای دەستەکار کێشانەوەی عادل عەبدولمەدی سەرۆک وەزیرانی عێراق لە سەرەتای ئەم مانگەدا قەیرانێکی نوێ ڕوبەڕووی عێراق بووەتەوە. ئەویش ڕێک نەکەوتنی لایەنەکان و خۆپیشاندەران لەسەر کاندیدی داهاتووی سەرۆک وەزیرانی عێراق. هاوپەیمانی بینە لە ماوەی ڕابردوودا چەندین کاندیدی پێشکەش کردووە بەڵام لەلایەن خۆپیشاندەرانەوە ڕەت کراونەتەوە. ئەوانیش هەریەکە لە محەممەد شەیع سوودانی، قوسەی سوئیل، ئەسعەد عیدانی. لە دوایین پێشاتیشدا هاوپەیمانی بینە بە سەرۆکایەتی نووری مالیکی و هادی عامری و قەیس خەزعەلی سێ کاندیدی دیکەیان بۆ پۆستی سەرۆک وەزیران ئامادە کردو و پێشبینیش دەکرێت لای خۆپیشاندەران قبوڵ بکرێن. سێ کاندیدە نوێیەکەی پۆستی سەرۆک وەزیرانی عێراق پێک دێن لە محەممەد تۆفیق عەلاوی پەرلەمانتاری پێشوو وەزیری گواستنەوە لە سەردەمی حکوومەتەکەی مالیکی،
فەریق تۆفیق یاسری ئەفسەری خانەنشین و فەرێک ڕوکن عەبدولغانی ئەسەدی فەرماندەی هێزەکانی دژە تیرۆری عێراق. الآن أصبحت هناك صحوة حقيقية لدى المواطن. أصبح المواطن جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن سوپاس بەدەمونتان مامۆستاکەن گرت لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. ئێستا ناکۆکی دروست بووە لەسەر دیاریکردنی سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق. کێشەی عێراق ئەوە بوو کە کێشەکە لەسەر سەرۆکوەزیران بوو یاخود کێشەکە لەوە قوڵترە کە ئێستا مەسەڵەن تەنان لەسەر سەرۆکوەزیرانیش لایەنەکان ناگەن بەڕێکەوتن. بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆ جەنابتان بۆ کەناڵی ئاسمانی پەیام. سڵاو ڕێزم بۆ کاکدانا. بەڕای من بە حکمی ئەوەی کە 10 ساڵە لە دام و دەستگای دەوڵەتی عێراقیە کارەکەم و نزیکەم تا ڕادەیەک لە چۆنێتی قەراری تەنفیزی لە ناو حکوومەتی عێراقیە پێم وایە بە گۆڕینی عادل عەبدولمەهدی و کەسێکی تربێنی بخێتە شوێنی گرفتی عێراق کۆتایی پێ نایەت. یعنی هەر یعنی ئەتوانم بڵێم یەک نمونە بێنمەوە بۆ جەنابت و بۆ بینەران. پێم وایە عێراق وەکو ینی نمونەیەک لە زیهن نزیک بێت. عێراق وەکو سیارەیەک وایە هەر چوارتایەکەی تەقیبێ و لە ناو قوڕاوی شابێ لەم لاولای شەوە بە زنجیر بەسرابێتەوە بە شوێنێکی سابتەوە. ئەمە سایق چیەکە لە یعنی ئەم سایقە بگۆڕی بە سایقێکی تر. عێراق ئەزمەیەکی قوڵی ئیداری هەیە، ئەزمەیەکی قوڵی اقتصادی هەیە بە کەسەکان کەسێک بەتایبەتی کەسێک کە نەتوانێت ئەو بڕیارانەی کە ئەدرێ نەتوانێت متابعی کا و نەتوانێت تەنفیزیکا کە یەکێک لە گرفتە گەورەکانی عادل عەبدولمەهدی ئەم نقطە بوو. لە ماوەی ئەم ساڵی بڕیاری داوە جێبەجێ نەکراوە. کۆمەڵێک بڕیاری زۆر دراوە جێبەجێ نەکراوە. بۆ نمونەوە کوچی بڕیارێکە گرنگ بێ کاریگەری هەیە بێ لە تەواوی مەفسەلەکانی وەزارەتەکانە. یعنی بڕیاری ڕۆژانە ئەدرێ هەموو هەفتەیە جەلەساتی ئەنجومەنی وەزیران ئەکرێ بڕیار ئەدرێ بۆ ئیسلاحات. هیچی دیار نییە بۆ چونکە کاتێک کە بڕیارێک ئەدرێ ئەبێ متابعە و بە دوواداچوونی بۆ کرێ ئایا گەیشتوتە نەتیجەیان نەگەیشتوتە نەتیجە. باش لەبەرەوە بەڕای من یعنی ئەبێ عێراقیەکان یعنی بەتایبەتی یعنی ئەو جیلەیە ئەو شەریحەی کە پێوترێ قیادەی عێراقەکات یا ئەبێ قوڵتر لەم مۆزوعە بڕوانن نەک عادل عەبدولمەهدی بڕوا کەسێکی تربێن. بەڕای من لە ڕووی تێڕوانینەوە لە ڕووی ڕوئیاوە لە ڕووی وێنەکردنی گرفت یعنی عادل عەبدولمەهدی کەمی نەبوو. خۆ پیاوێکی خوێنەوار پیاوێک ئەتوانی بڵێ لەسەر ئاسێک ئەگەر نیشی توانی بێن نەزەریاتی اقتصادی بێنێ تێڕوانینێکی اقتصادی وردی هەبوو بەڵام لە ماوەی ساڵەکان نەگەیشتە نەتیجە. ئەو کۆتایی سیاسیشی بەم شکڵە هات کە کۆتایەکی خراپ بوو کۆتایەکی زۆر خراپ بەڕاستی خراپەکەی لەبەرەوەی کە مەسەڵەن لەژێر دەسەڵاتی هیچ بەرپرسێکی یعنی وەکو سەرۆک وەزیران لە خۆپیشاندانەکانە باز لە بڵێن حربی داعش و شتەکانی تر نییە تا ئێستا 490 ئینسانی عێراقی کوژراوە خوێنی ڕژراوە. ئەوە ئەسڵەن ئەبووە هەر لە یەکەم ڕۆژە کە نەفرێک و دوانوسیان کوژراوە و ئیستیقالی کرد. باشە بەزەوندی کە بەڕێست ئاگاداری بۆچی سەرەتا و ئامادە نەبوو ینی لەژێر فشار ینی ئامادە نەبوو ینی وازبێنێ یاخود خۆی حەزینە کرد وازبێنێ سەرەتا عادل عەبدولمەهدی. تەسەوڕم وا بوو ئەتوانێت کۆنتترۆڵی مەوزوعەکە بکات بەڵام نەیتوان. باشە بەس ئێستا هیچ ئەگەرێک هەیە کە دووبارە داوای لێ بکەنەوە ئەو بێتەوە بە سەرۆک وەزیران هیچ شتێکی وا لە ئارادا یاخود کەسێکی وەکو ئەو دەست دەکەوێتەوە لە عێراق بەنسبەت عادل عەبدولمەهدی پەرلەمان تەسویتی لەسەر ئیستیقالەکەی داوە. باش ئایا جارێکی تر ئەم شەخصە لەلایەن سەرۆک کۆمارەوە
مڕەشەح بکرێتەوە و بنێرە بۆ پەرلەمان لە ڕووی قانونیەوە نازانم لەوانەیە کاک دانا زیاتر تەوزیحی ئەوات بەڵام من خۆم یعنی قەناعەتم وایە لە چەند خاڵێکیشا لە فەیسبووکی خۆم ئاماژەم پێ کردووە بۆ عێراقیەکان بەڕای من بۆ عێراقیەکان وەها باشە بە تایبەتی ئەگەر ڕۆژی هەڵبژاردن دیاری بکرێ مەسەلەن 4 مانگی تر 5 مانگی تر ئینتیخابات و هەڵبژاردن دیاری بکرێ بەڕای من ئەم کابینە ئیشی ڕۆژانەی ئەم حکوومەتە بکەوت تا ئەگەنە ئەوێ ئەمە باشترە تا کەسێکی تر بێنی بنێرێ بۆ پەرلەمان متمانەی پێبا ئیمجار 15 ڕۆژ 30 ڕۆژی پێ بدرێت تا کابینەیەک تەشکیلەکە و گفتوگۆ یعنی ئەچینە ناو وەکچۆنەوە تونێلێکەوە ئاسان ئەو سەری نابێن. سپاس دەکەم مامۆستا کاک دانا جەنابیشت بەخێر بێ سەبارەت بە هۆکاری چییە کە تاکو ئێستا مەسەرەن لایەنەکان نزیکەی مانگی کە ئێوە لەدەست دەکار کێشانەوەی عادل عەبدولمەهدیدان پەسەند کرد بەڵام لەسەر کاندیدێک ڕێک ناکەون لایەنەکان. بەڵێ ئەم کاتێ جەناب و بینەرانتان و کاگەرکانی ژواش ڕاستێکی ئێمە لە پەرلەمانی عێراق دەنگمان نەیە بۆ با بڵێین لێ سەنوێ متمانەیان قبولکردنی ئیستیقالێکی عادل عەبدولمەهدی ینی وەکو کوردیان وەکو شەخص هەر پەرلەمان دەنگی نەیە لەسەر بابەتە چکە بابەتە بە پێی دەستور دەنگدانی لەسەر ناکرێت کە ئەو ئیستیقالەکەی پێشکەش کرد ئیستیقالە مافێکی فەردیە ینی مافی شەخصە باش کە ئەو ئیستیقالی خۆیان کا لەو پۆستە ینی پێویست بە دەنگدان ناکات ئەوە ئۆتۆماتیکی قبول کراوە بۆیە ئۆتۆماتیکی بوو بە حکوومەتێکی تەمەەن تاوە کاتێک گاتە دەست سەر و کۆمار کە گەیشتە دەست سەر و کۆمار لەو ڕۆژۆ قبول کراوە بێت بۆیە پرۆسەکە بۆ شێوڕۆژۆ تاوە کاتێکێکی کە دەست نیشانەکرێ لەلایەن بە پێی دەستور گەورەترین کوتلەی پەرلەمانی کە کەسێک بنێرە بۆ سەرۆکی کۆمار سەرۆکی کۆمار تەکلیفی کە حکوومەت پێگەێنە پەرلەمانیش دەنگی لەسەر بە باش تەمان ئەمە ڕۆ دەستورێکەیە ڕۆتینەکەی کە بکرێ بەڵام ڕۆکێکی ئەوەیە کە ئێمە لە سراعێکی گەورەی ماڵی شیعی ئاژین و لە سراعێکی گەورەی دوو جەبهەی گەورەش ئاژین تەنها ماڵی شیعیش نییە ئێستا بوون بە دوو بەرەی گەورە بەرەی کوتلەی بینا کە پێگاتۆ لە چەند حیزبێکی شیعی بەهێز کە هێزی ئابووری و ئەسکەری و هێزی سیاسیشان هەیە و پێگەشیان هەیە و علاقاتیشان هەیە لەگەڵ هێزێکیکەی شیعە کە ئەوانیش تەنها شیعانین هێزی شیعە و سونەشی لەگەڵا وەکو چۆن کوتلەی بینا هێزی سونەکاشی لەگەڵا بەشێک ئەوانیش هێزێکی کەن کە سایرون ڕابەرایەتیانەکە بڵێن بەڕێز مقتەدا سەدر و هەندێکی کە ئەوان بە ئاراستێکی ئیشەکەن تەوان ئاراستەکان خلافی سیاسی و با بڵێن سرا لەسەر سوڵتە ئێمە ڕاستی گوێمان لە هەندێک هەڵوێستە بێ ڕاستی گوێمان لە هەندێک تەسریحا دەبێ بەڵام تۆ دەستێریکی بەراورد دێ بکەی هەردوو لایەنەکە پاڵپشتی جەماوەرەکەن هەردوو لایەنەکەڵەن شەقام ڕاستەکە هەردوو لایەنەکەڵەن فێنان غەدرە هەیە هەردوو لایەنەکەڵەن فێرەن گەندەڵی هەیە بە چاکرێ هەردوو لایەنەکەڵەن ئەوەی لە جەماوەرە کوژە شەهیدە ئەوەی ینی هەردووشان تەقریبا عینە خیتابیان هەیە بۆ ئاراستێ بەڵام لە ڕووی ڕواڵەتەوە سراعەگەی لەسەر دەسەڵات سراعەگەی لەسەر بەڕێوەبردنی ئەو حکومەی ئێستا هەیە ئەو حکومەتێکە هەیە بۆیە ناگەنە ڕێککەوتن لەبەروی کە یەکتریان قبول نییە متمانیان بە یەکتری نیە کاندید یەکتری قبول ناکەن سێریکە لە پێشکەشنی کاندیدێکا بوون بە دوو تەڕەف ئەگەر ئەو لایەنە ڕەڤز بە ئەو لانەیە کە پشگیری و ڕەڤزەیە کرد بۆ کاندیدێکە بۆیە ئەمە سراعەکە پێویستە چارەسەری ئەمە ڕێککەوتنێکی لەناوان ماڵی شیعە تاوانە ڕێنەکەون کە تەسەورەکە مەسا جەرە سینزاریان بۆ چووە و تەسەورەکەینزارکراون وڵاهی یەکەم نامی ئینزاریان بۆ چوو یەکەم وروژانی شەقام بەم شێوەیە ئەوەی کێستا هەیە با بڵێن بربەستێک یان دیوارێک شکا پێشتر خەڵک هەندێک قوچێتی زۆری هەبوو بۆ حیزبەکانی خۆیان و بۆ مەرجع و بۆ مەسائلی تایفی و بۆ مەسائلی دینی ئێستا ناڵم ئەو نەماوە بەڵام دیوارێک شکاوە لە کە خەڵک بەرامبەر حیزبەکانی خۆی لێ بۆستێ هەنە خەڵک بە تایبەتی ئەوەی کە لە ئەو پارێزگایانە ڕۆیە کە زیاترین بڵێن خەڵکی شیعان ڕنگانەوەی ئەوەیە کە ئێستا دیوارێک هەیە بربەستێک شکاوە ئەمە بەخۆی ئینزارێکی گەورەیە بۆ لایەنە ئەمە یەک دووەم شت یانی ئێمە ئەبێ واقعی قسە بکەین ئەم خۆپیشاندانە بەبێ ڕێکخستن نەبووە یان تۆ سیرەکەی ئێستا زۆر منەظەمە ینی خەیمە هەیە خەڵک خواردنیانێنێ خەڵکی ئیشەکە خۆپیشاندانەکان ڕۆژێک تەلەبێ ڕۆژێک مۆزەف ڕۆژێ فلان وەزارەتە شعارەتەکانیان بە منەظەمیدانیان بەرنامەدانێن ئەمانە ئەبێ بزانین کە لە عێراقا بۆ بە ساحەی تەراتێنی چەند هێزێکی سیاسی ئیقلیمی و نێودەوڵەتیش
ئەمانش کاریگەریان هەیە لەسەر خۆپیشاندانەکان لەسەر بەڕێوەبردننی وڵات لەسەر دەستنیشانکردنی کاندید لەسەرەوەی کە چێ بێ بە سەرێکی حکومەت چێ بێ بە خاوەن بڕیار تا ئەوەی کاڕات چێ بێ بە هێزی یەکەم لە وڵاتەیە بۆیە ئەمانە هەمووی وای کردو کە بەس ئەوەی کە بڵین هاوپەیمانی بینا لەگەڵ سایرون دووبەری جیاوازن کورت ینی دابەش نەبوو بە سەر هێزانە خۆی ئێستا تەرەف نییە یاخود لیاندار نییە لە ئێمە وەکو کورد و ینی بەگشتی وەکو کوت لە کوردستانەکانەوەمانێت تا ڕادێکی زۆر خۆمان پاراستووە هەندێک جار محتەمەل لە تۆ لە هەندێ با بڵێن ئەمە سیاسەتە ینی تۆ حیزبی سیاسی هەیە بەرژەوەندی هەیە ئاراستە و ئایدۆلۆژیای خۆی هەیە هەندێک جار لەوانەیە لەگەڵ حیزبێکە نزیک بێ و بتوانێت پێکەوە بۆ هەنگاوێک بۆ یاسایەک بۆ بڕگەیە کارکە هەندێکشان لەوانەیە تەقاتۆکەی لەگەڵیانە بەڵام بەگشتی ئەمە نەمانیستە بزین بە بەشێک لە بەرەیەک یا بشین بە بەشێک لە کێشەکان چکە بوون بە بەشێک لە کێشەکان دوجار ئەبێ یا ببی بە بەشێک لە سیراعەکەش یان ئەبی بە بەشێک لە چارەسەر بۆ ئێمە نەمانیستوە بشێریەوەی سیمانە ڕۆڵێک ببینیم تا ڕادەیەک میانڕەوی بێ بەڵام هەندێک جار محتەمەلانی پریشکی بەرکەوتەوە ئاسانیش نییە تۆ کە سیاسەتێکرە بێ حەکیمانە سیاستکەی کە نێڵی پریشکی بەرکە بەڵام بەرژۆندەکانی خۆش سپاس دەکەم ئێمە سەرکەن سەبارەت بە حکوومەتی عادل عەبدولمەهدی کە ئێستش بەردەوامە تاکەی بەردەوام دەبێت بۆ نەگەر لایەنەکان نەگەن بەڕێکەوتنەر بەردەوام دەبێت ئەم حکوومەتە کە حکوومەتێکی کاربڕێکەرە پێم وایە ئەوە یعنی پرسێکی دەستوری بێ من کەسێکی قانونی نیم بەڵام باس لەوەیە ئایا ئەمە پێ ئەوترێ خولو یا پێ ئەوترێ مەسەلەن ئەم شخصە لە ئەهلیەت کەوتووە تا ئەمە لا بچێ و بەخلو حساب نەکراوە یعنی ئێستا پێم وایە هەر هەمویان زۆری با بڵێن یاساناسەکان دایانن ئەمە حکوومەتێکی کاربەڕێکەرە بەس ئەم حکوومەتە کاربەڕێکەرە تاکەی یعنی بەردەوامە بێت ئێمە تەجروبەیەکی ترمان هەیە لە دەورەی دووەمی مالیکی یعنی کاتێککە انتخابات کرا لە دوای انتخابات 8 مانگ اینجا حکوومەت تشکیل کرا ئەو 8 مانگە هەر پێ ئەوترا حکوومەتی کاربەڕێکەر بەعزێک ئیحتیمال لەسەر ئەوە ئەکەن کە ئەکرێ ئەمەش درێژ ببێتەوە هەتا ئەو کاتێ ئەگەنە نەتیجە هەتا ئەو کاتەی لایەنەکان ئەگەنە نەتیجە کە حکوومەتێکی کاربەڕێکەرە بەڵام وەکو حکوومەتێکی کاربەڕێکەرە ئەگەر بەرپرسیاریش نەبێ بەرامبەر بە پەرلەمان بەرپرسیارە بەرامبەر بە مەسەلە قەزاییەکان بەرامبەر بە مەسەلە ئیداریەکان بەرپرسیارە یان ئەگەر هەر هەڵەیەکی کرد ئەتوانێت لێ بپرسێتەوە و قەزاواتی لەگەڵ باشە بەس لەسەر پرۆژە یاسای بودجە هەندێک خوێندنەوە هەبوو کە عادل عەبدولمەهدی خۆی نێویست ینی بینێرێت بۆ پەرلەمان نی بۆی کە مەسەلەن کێشە دروست بکە شتێکی وا لە ئارادا بوو پرۆژە یاسای بودجە بینێرێت یعنی لەو بدایەتەوە عادل عەبدولمەهدی وتی ئەم حکوومەتە لەبەر ئەوەی بووەتە کاربەڕێکەر ناتوانێت ئەم قانونە بنێرێت بۆ پەرلەمان ئەوش یان من پێم وایە گرفتی بودجە گرفتێکی ئەوەنە گەورە نییە چونکە ئەگەر هەر نەکرا بە 1/12 بودجە ئەتواندێ ینی قیاس بۆ بودجەی ساڵی 2018 ئەتوانرێت کاری لەسەر 1/12 بکرێت تا حکوومەت تشکیلەکرێت و تا قانونەکە ئەنێرێ بۆ پەرلەمان باشە بەس ئەو پێشتر باسی لەوە کە بە دوای دەرچەیەکی یاسایی دەگەڕێن بۆی کە بودجەکە بنێرن بۆ پەرلەمان هیچ شتێکرا پێ دوای تازەوە بڕاوەتەوە کەم حکوومەتە بودجە نانێری پرۆژە یاسایی تایسێ نەیناردووە تایسێ نەیناردووە و پێشم وان نییە ئەوان بیانەوێ ئەم حکوومەتە بیەوێت پرۆژە یاسا بنێرێ بۆ پەرلەمان باشە بەس ئەوەی کەوتت بۆ هەرێمی کوردستانیش کێشە نییە ئەم نەناردنی پرۆژە یاسای بودجەیە ئەو نیسبەتە هەرەبێ بنێرێت بۆ هەرێمی کوردستان ئیتر ئەمە هەمووی ڕێککەوتنی سیاسیە یعنی تۆ سیر بکە ئەگەر یەک سلسیلە لە ڕێککەوتنەکان ڕیز بکەیت ینی کەمی لەسەر ینی ئیعتیمادی لەسەر مەسەلێکی دەستوری صرف کردو هەمووی لەسەر تەوافقاتی سیاسی بووە لە ڕاستیە وەزعی عێراق بە شکڵێ بووە هەموو مەسەلەکان زۆربەی ئەو مەسەلە حەساسانە ڕێککەوتنی سیاسی لەسەر کرا و ئەمێژەکرە ڕێککەوتنی سیاسی لەسەر بکرێت مەبەستمەوەی کە بۆ مانگەکانی داهاتوو بۆ نمونە بۆ ساڵی داهاتوو ئێستا بەغداد بازەوەیەکە کە نۆ
بڵین 12 موچەی نردووە بۆ ساڵی ئایندەش ئەو 453 بەڕێز وکتت بەردەوام دەبێت بەڕای من بەردەوامە بێت نێگەر نەوتیست تەسلیم نەکرێت بۆ نمونە پێچێ ڕێکەوتنەکە جێبەجێ بکرێت وەڵای ئیترەوە ئەمێنێتەوە سەر ئەو پەیوەندی شوکسە پەیوەندێکی بەهێز لە بینی حکوومەتی هەرێم و لەگەڵ ئەمێشی کە گرفت هەیە پێم وایە ینی لیژنەکان هاتوچیان هەیە و دانیشتێن لەگەڵێکا هەیە باشە بەزەگەر لە گۆڕینی سەرۆکوەزیرانی داهاتوو کێشە دروست نابێت گەر عادل عەبدولمەهدی لەگەڵ کورد زۆر باش بوو بێ بۆ ئایندەیەنی سەرۆکوەزیرانێک گۆڕانکار ئەگەر بێتە سەرۆکوەزیران گۆڕانکاری دروست ناکات بەڕای من ئەو سەرۆکوەزیرانەی کە دێت لەبەرەوەی فترەکەی کەمە یعنی دەست نابا بۆ ئەو شتە بیتەقێنێتەوە بەڕووی خۆیان بەڕای من هەر بەو ئیتیفاقا بەزەوەی یەکلاکراوەتەوە کە حکوومەتی دادەمەزری حکوومەتێکی کاتی بێت بەڵێ حکوومەتێکی کاتێت تا ئینتیخابات دەکرێت بەڵێ بەس بەڕێزت بۆچی وتت گرینگە ڕۆژی هەڵبژاردن دیاری بکرێت بۆ نمونە بۆ کۆتایی پێدێک ئەوە لە فەرزێکە ئەو گریمانەی جەنابەت ئایا ئەکرێ چونکە ئێسش لە مەواقعی ئیجتیماعی شتا ئاماژە بەوە کرێ ئایا ئەکرێ عادل عەبدولمەهدی جارێکی تر تەکلیف بکرێتەوە ینی لە فەرزێکە ئەگەر ئەوە بوو ینی باسەکە ئەمەیە ینی لە فەرزێکە ئەگەر ئەوە بوو بەڵام ئەبێ ببەسرێتەوە چونکە ئێستا ینی ترسێکی تر هەیە کە مەسەلەن جەماعەتی سایرون چ ترسێکیان هەیە لە مڕەشەحەکانی مڕەشەحی بینایە وەکو عەرەبە والعەکس صحیح ئەترسن مەسەلەن ڕئیس وزرایەک بێت مەسەلەکە درێژ ببێتەوە بە ساڵ بە 2 ساڵ بەرەو ئینتیخابات نەچین ینی ئەترسن لەوە مەسەلەیە باشە بەس ئێستا ئینتیخابات ینی کێشەی عێراق کە بەڕێزوتە زۆر قوڵە چارەسەری دەکە لە کاتێکە مەسەلەن نیگەرانی هەیە لەسەر یاسای نوێی کۆمیسیۆن لەسەر یاسای نوێی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق یعنی وەکو عەرزم کردی کە سیارەیەک ئاوها بوو ئەوێ بێ چی بکەیت ئەوێ بێ پێش هەموو شتێک تایەکانی چاکەیت باش تایەی دەوڵەتی عێراقی بریتیە لەو تەخەلوفە ئیداریەی کە وەک چۆن بڵێ جسمی ئەم دەوڵەتەی هەڵوەشاندووە کاکە یعنی تۆ تەسەورەکەی هەتا ئەم دەقیقە من ئاگادارم لە 2010 حکوومەتی عێراقی ئەوێت سەلاحیاتی محافظات کە قانونی وەبزام ڕقم 21 کە پێم وابێ یعنی لە وەزارەتەکان وەری بگرێن نقلی کا بۆ محافظات پێی ناکرێ کاک بۆ چونکە هەموو بەرژەوەندی لایەنەکانی لەگەڵایە بەرژەوەندی وەزیرەکانی لەگەڵایە ینی وەزیرێک بیرەکاتەوەڵێ باشە من یعنی چۆن ئەبێ لەسەر لە ناو تەنها وەزارەتەکە من سەلاحیاتم هەبێ ئەم هەموو مدیریاتی کە دابش بۆ لە محافظەکانە هیچی ژێر کۆنتترۆڵی منانەبێ تەنها شتێکی بچوک نەبێ تەنها شتێکی ڕێی وەک چۆن بڵێ خطوط عریزەیەک نەبێت هەموو تەفاسیلی ینی تەحملی ناکە و نقطەیەکی تریش هەیە عقلیەتێک وەکو چۆن ئێساڵێ سراعی ئەجیال هەیە لە بینی گەنج و پیر و ئەمانە یعنی تا ئەم دقیقەیش عقلیەتێکی مرکزی لە ناو ئەجهیزەی تەنفیزی دەوڵەتی عێراقیە هەیە یعنی عقلی تەقبولی لامەرکەزی ناکە لەبەرەوە هەر ئەمە وای کردووە گەندەڵی دروستەکە کاکە کە تۆ محافظەی لەکوێ محافظەیە بێ بوجەی خۆی بۆ دیاری بکەیت کە بوجەی خۆیت بۆ دیاری کرد ئیتر ئەهلی ئەو محافظە حسابی کتابیان لەگەڵ محافظەکە ئابێت نەبگەڕێنەوە بۆ ساحەی تەحریر و بێن لەگەڵ کۆی پرۆسە سیاسیەکە بەشەڕ بێت. سپاس دەکەم کاک دانەبگرم وڵای بەڕێز ئێستا کۆمەڵێک کەناو باز دەکری هاوپەیمانی بینە بۆ نمونە عەبدولغەنی ئەسەدی تۆفیق یاسری محەممەد عەلاوی پێ دوای ئەم جارە سەرۆک کۆمارەوانە ڕاستفێری یا خۆپیشاندەرانیش قبوڵیان بکەن وڵا پێشوە بەس یەک کۆمنتمە لەسەر مەسلەی بودجێ عێراق تەبانەوەکو کاگەرکان فەرمی ئەگەر ئەم بودجەیە مەسەرەن ئەم یاسای بودجێ 2020 نەنێ بۆ پەرلەمان ئەوەی کە هەیە بەیەک لە سەردەی لەسەر 12 بودجێ تەشغیلی ئەمێنێتەوە معنای ئەو میزانەیە کە پێویستە بۆ بەڕێبردنی عێراق مەسەن بودجێ تەشغیلیە بودجێ دەوایرەکانە موچەی فەرمانبەرانە ئەوانەی کە پێویستە ئەوانە سەرفەکرێ
جاوی هەرێمی کوردستان بۆیە نێوەی هەرێمیش سەرف دەکرێت بەڵێ لەبەرەوەی هەرێمی کوردستان لە چوارچێوەی موچێ بەس قسە هەیە لەسەر بۆ نمونە ڕێکەوتنەکەەوەی کە کرابوو لەگەڵ عادل عەبدولمەهدی دەچێتە بواری جێبەجێکردنەوە یعنی نەوت تەسلیم دەکرێت یاخود تەنها بەبێ نەوت بۆ نمونە وەکو ساڵی ئایندە دەکرێت گەرمە بیرمان بێ پار 370 ملیار هات تاو کاتی بودجێ 2019 تەسبیت بوو هەرەوە بە پێ اتفاقە و 370 ملیارە تا تەسبیت بوو مانگی دووە بۆی ئەمەش بەم پێگەیەمێنێتەوە تا بودجە پەسەند دەکرێت 450 ملیارەکە بەردەوام ئەمە چکامە لە چوارچێوەی موچەی بڵێن هاوکاری موچەی فەرمانبەرانە موچەی فەرمانبەرش بەر ئەو 1/12 کە نابڕێت لەگەڵ بودجەی تەشغیلی باش بودجەی بە کوردێکی بودجەی استثمارات و ئقالی ئەم شتانە سەرف ناکرێت باش کە بۆ بێت باش لەسەر تەسەوڕەکەم لە دوایەوە ینی لە مانگی یەکە تەسەوڕەکەم بودجە و مەسەلی میزانی تەواوی و حاضریش بۆ یاساکە کۆتایی پێاتوە تەناوەکە ئێستا ناینێرن ئەگەر سەرۆک وەزیرانی داهات تەسەوڕەکەم مەسەلەکە سیاسی بوو لێرە ئیجنا دکتۆر عادل لەیتوانی بینێرێ سیاسی بۆچی ینی تەسەوڕەکەم ینی تۆزێ کێشەی گەورەترە کرد لە مەختە ئەزمەی کەیسا هەیە ینی ئەبوو بە بابەتێک لە بابەتە قورسەکان و حکوومەتیش نەبێ ئەرکێک بوو دروستە بوو بۆیە وا بە باشدانرا تەسەوڕەکەم تا لە مانگی یەکە تا حکوومەتێکی نوێ دروست بێ ئەو حکوومەتە نوێ ئەم سەرۆک وەزیرانوێنێ ئەم بودجەیە بنێرێ و باش خۆشی ئیداری مەلەفەکە و کاتاتەوا بێت گەروا بکە و کاگات بەجێ بەلامی کێشە دروست لەسەر کاندیدەکانی ینی ئەوانەی کە ئێستا ناویان دەهێنرێت من تەسەوڕەکەم ئەگەر کوتلەی بینایە هەر کوتلێکیکە لە سائرونیش بیان کوتلەی ئیسلاح و ئەمار ئەگەر بیانێ بەجیا بەبێ ڕەزامەندی شەقام و لایەنەکانەکە بیکەن ئەو کەسە بەهێز نابێ یان کێشەی گەورەی بۆ دروستە بێ بۆیە من تەسەوڕەکەم بەڵێ ئەمان سێ کاندیدای پێشکەش کردووە بەڵێ خۆشیان بە گەورەترین فراکسیۆن ناسانووە یان گەورەترین کوتلە لە ناو پەرلەمانی عێراقا بەڵام من تەسەوڕەکەم هەر ئەبێت تەفاهمێکە بێت لەگەڵ لایەنەکانیکە یەکەم بە تایبەتی لەگەڵ شەقامە چکە ساوالێت تۆ شەقام بۆ بە تەرەفێکی گرنگ بەڕاستی یانەیە کە شەقام نێوێ ئێستا تا ڕادێکی زۆر بە قورسی ڕات هەرچەنە ئەمەش قەوسێکی ینی ئەوێت بێژەوە چوارچێوەیەکی دەستوری و یاسایی هەبێت چکە ئێمە گەر یا بە پێی دەستورە بە ئیشکەین یا بێت دەستور نەمێنێ بە ئەحکامی عورفی کارکەین چکە ئەمەش بە خۆی قورسە ینی وڵات نابێ بەبێ دەستور بڕا بڕێەوە بەبێ قانون ترتیب کرێ وەکولایەنە کوردیەکان هیچ مەرجێک بۆ سەر وەزیرانی داهاتوو ئێمە مەرجی شووامان نیە ئەمەمانێ ئەسوورێکی ئیجابی بین بەڵام تێبینی ئەمە ملاحەزە ئێمە لە ڕێی سەکرداتی حیزبە سیاسەکان ئەگا بۆ شوێنانە ئەنی یەکێک لە بەشدار لەژانە لە نزیک واگان لێ ینی گرنگەوەیە کە ئەو کەسە کەسێک بێ باگراوندێکی سلبی نەبێت لەگەڵ کووردا لەگەڵ ئەو تیفاق و تێگەشتانە بێت کە هەیە هیچە بەلەو کەسانەی کە بانخواز بێ بۆی کە یان ڕێیەکی وای هەبێ کە چارەسەری کێشەکان لەگەڵ هەرێمی کوردستانە کاریگەری و جابی هەیە ینی کەسێک نەبێت کە هەنگاوی نێگەتیڤ بیان باگراوندێکی سلبی هەبێت لەسەر ئەو مۆزوعانە ئەمە زیاترنی هەڵەگەشتەکان بەس لەسەر سەرۆک کۆمارەوەی کێش مەسەڵەن هەندێک لایەن داوای لە پرسیانە سەرۆک کۆمار دروست کردو هیچ هەندێک هەواڵ هەبوو کە بۆ ناوپەیمانی بینا داوای لە پارتی دیموکراتی کوردستان کردبێت کە ئەوان سەرۆک کۆمار وەرگرن هیچ شتێکی وا لە ئارادەکە بەڕێزت هەندێک هەواڵی کەش بڵاو بۆ هەمووی دوورە لە ڕاستیەوە ئەمە چەندی جارێ وتمانەوە ئێستاش لە بەیاننامەکەی بەڕێز کاک نەچیروان بارزانی کە سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی پارتیشەوە بەیانی ڕسمی حکوومەت هێرێمەوە ڕای پارتیژە توانین بڵێن ڕای پارتیشە لە سەرۆکە ئێمە لە سەرەتا ئۆتومانە پێویستە کێشەکانی عێراق لەسەر بنەمای دەستور و یاسا جێبەجێکرێ و چارەسەر بکرێ و هیچ فشارێکی کە نەبێت کە کاریگەری هەبێت لەسەر جێبەجێکردنی یاسا و دەستورەکان ئێمە ئەم کێشانی عێراقکە هەیە ئەنی بەڕاستی چەند جار تومانە لەوەیە کە یاسا جێبەجێ ناکرێت دەستور جێبەجێ ناکرێت بۆ خەڵکی گەسا لەسەر جادەیە و کێسا خۆپیشاندانەکە و ناڕازی نییە لەسەری کە دەستور بڕگەیەکی تیاوە لە بەرژەوەندی خەڵک نیە ناڕازیە لەوەی کە دەستورێک خۆی جێبەجێ ناکرێت کە لە دەستورە مافی هاوڵاتی بەس لە دەرەوەی ئەوە بۆ نمونە هاوپەیمانی بینە داوای لە پارتی نەکردووە یعنی وەک کاردانەوەی لە بەرامبەرەوەی کە دکتۆر بەرەم ئامادە نەبوو ئەسەد عیدانی ڕاست پێرێت من تەسەوڕەکەم هیچ حیزبێکی کوردستانی و پارتی بە دەرەجەیەک نابێت بە تەرەف لەو کێشەیە چکە لە بەرژەوەندی نەبێت بە تەرەف لەو کێشەیە بەڵکو عاملێکی ئیجابیین لە بابەتەیە و تەسریحەکەی ئێمە و بەیاننامەکەی ئێمە لەگەڵ ئەوان کە چارەسەری کێشەکان بە تەفاهم بێ لە ناو کوتلە سیاسەکان لەسەر بنەمای دەستور بێ ئەوە نییە تۆ ینی ئەمە شتێک نییە تۆ قسای لایەنێ بکرێت لەسەر حسابی لایەنێکی کە منە سەرەتا ژوتم ئەمانە چەند هێزێکی گەورە هەموو خاوەنی بنکەی جەماوەرین خاوەنی هێزن خاوەنی علاقاتن خاوەنی چەکن
یان تۆ ناتوانانی هیچ دایکلارێکێکە بسێتەوە خۆشیان ئەوە باش زانن خۆشیان باش زانن کە ئەم ململانە سیاسیە تون بووە بەڵام نابێ بگاتە حەدیەوەی کە بەرامبەرێک بستنەوە ئەوختە بەرەو شەڕی شەقام و شەڕی ناخۆیە ڕاکەمە هیچ دانێکیانە بەرژەوەندیان نیە باشە بەس ئەو هەوڵێک کە بوو بۆ لە پرسیینەوە لە سەرۆکۆمەڵ پەیمانی بینە پێت وایە دەتوانن شتێک بکەن لە پەرلەمان یاخود پەرلەمانتارێکیشان بۆ نمونە سکاڵای تۆمارکردن لە پەرلەمان بڕوا ناکەم تۆمەتی پێشەکردنی دەستور بڕوا ناکەم لە پەرلەمان سەرکەوتوو من لەو بابەتەیە چکۆن بابەتێکە متەسەوڕەکەم کێشەکان قوڵترێکاتەوە بەڵام محتەمەلە بچنە دادگای اتحادی لێ سکاڵا بکەن لەسەر ئایا سەرۆکۆمار لای داوە لە دەستوریا خەرقی دەستوری کردووە بۆی کە ئیستیجابەی نەبوو بۆ کوتلەی گەورە کە مەسەرەن خۆی داوای کردبوو کێ کوتلەی گەورەی ئەوڵێ ئێمە کوتلەی گەورەی ئایا لەم بابەتەیە ینی خەرقی دەستوری کردووە کە کاندیدێکیانی پێشکەش نەکردو ئەوە لەسەر بابەتە ئاڵێ لە دادگا شکاتەکەین ئەوەش حەقی خۆیانە بەڵام تەسەوڕەکەم هەموو بابەتەکان مەرجێ بە دەستور حەلبێ هەندێک بابەتەیە بابەتی سیاسیە بێتۆ هەموو سوچەکان سوپاسەکە مامۆستا ناوبڕێکمانە دواتەگرم بۆ لای بەڕێست لە بەڵە بینەرانی بەڕێست ناوبڕێکی کورت و دەگەڕین وڵات تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ کۆمپانیای سەماوات بۆ حەج و عومرە کۆمپانیەکەمان لە وەرزێکی نوێدا هەڵدەستێت با گەشتی پیرۆزی عومرە بۆ هەردوو شاری مەککەی پیرۆز و مەدینەی درەوشاوە گەشتی پیرۆزی عومرە ئارامی و ئاسوودەی ڕۆح و دڵ و دەروونە لەگەڵ پیرۆزیەکانی خوای گەورەدا گەردەتەوێت گەشتێکی مانی و ڕۆحی ئەنجام بدەیت و زۆرتر سوودمەند بیت و زانیاری دەستکەوێت لەسەر شوێن و جێگا پیرۆزەکان ئەوە بە دڵنیاییەوە لە کۆمپانیای سەماوات بەدەستی دەهێنیت دیاریەکانی کۆمپانیا 3 جانتای قەبارە جیاواز ئیحرام بۆ پیاوان سەرپۆش بۆ دایکان و خوشکان کتێبی مەککەی پیرۆز کتێبی گەورەی و پیرۆزی ئاوی زەمزەم کتێبی گەورەی هەردوو حرام شوێنی نزیک و خواردن و خزمەتگوزاری لە تایبەتمەندیەکانی کۆمپانیای سەماواتە گەشتەکانی ڕابردوومان سەلمێنەری وتەکانمانە گەشتەکانی کۆمپانیای سەماوات بە سەرپەرشتی عەبدوڵڵا مەلا سەعیدی سیاگوێزیە ناونیشانی کۆمپانیای سەماوات سلێمانی دارۆغا خوار مزگەوتی دارۆغا ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە با بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێکوێکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 1970 153 85 85 چی بخوازێ ئارەزووتان لارچی بێ برنجیمانیا بەدەستم بە ئاسانی دروستە بێ کاتێ هەموو شێت تاو بوو خۆشترینیان بێتە سەرمێت تەموو چێژی برنجیمانیا یەکتری داگرنامێ لە ڕۆژی لەدایک بوونتە تۆ شایستەی جوانترینی ئەمەوێ هەموو دڵخۆش بن تۆ شێش لە ژیان ببینی برنجیمانیا هێزی خوانە شایستەی ماڵ میوانە برنجی 11 هندی و 11 پاکستانی مانیا بە تام و چێژ و ناوازە و تەنیا تاکە برنجە لە هەموو ئەوروپا بەکاردێنرێت ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە مینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەپارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو تەندروستی خۆم لەلا گرنگە
بۆیە هەمیشە بە دوای ئەو خۆراکانەدا دەگەڕێم کە لە شولارم تێک نادات و ئەم پارێزێ لە قەڵەوی. بۆیە زۆر گەڕام تا باشترین برنجی سروشتیم دۆزیەوە. برنجی هەومەلی پریمۆم بۆنداری تایلەندی. ئەم برنجە لە سەدا 92 بۆندار و بەتامە لە کاتی لێناندا کەم زیاد دەکات. ئەزانی بۆ چونکە لە سەدا 100 سروشتیە و دوورە لە نیشاستە و چارەسەرە بۆ قەڵەوی. برنجی هاومەلی پریمۆ بۆ 48 وڵاتی جیهان هەناردە دەکرێت. پێویستمان بە بریکارە لە سەرجەم شارەکانی کوردستان و عێراق. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕێز مامۆستاکەم گرم و لای بڕێزت پێ دوایە بەم زوانێ لایەنەکان بۆ نمونە هەم شەقام بە مەرجەکانی شەقام ڕازی بن کاندیدێک دەست دەکەوێت یاخود ینی باز لە دروستبوونی شەڕی ناو خۆش دەکرێت پێ دوایە ئەگەرێکێ بۆ دروستبوونی شەڕی ناو خۆبەوەی کە لایەنەکان نەگەن بە ڕێکەوتن بۆەوەی کە حیزبەکان هێزی چەکداریان هەیە. وەڵا ڕوودا و لە عێراق پێشبینی هەموو شتێکە کرێت یعنی ئەلبەت کاڵم هەموو شتێ بە زۆری شتە خراپەکانیشیان بەڵام بەڕای من ئەگەر لایەنە سیاسیەکانی وەکو کاکدانە ئاماژەی پێکرد ناو ماڵی شیعی کامڕۆ پێوتە بەیتل شیعی یعنی فریای خۆیان نەکەون تامانەمە ئاخیرەوە چۆن بڵێ ئاخر مەتافیانە فریای خۆیان نەکەون تۆزێ ئەو شەقامەی خۆیان هادێ نەکەنەوە ڕێک نەکەون لەسەر چەند شتێک یعنی پێم وایە ئەم حیزبانەی کە ئەمڕۆ ئێستا لە سوڵتان کۆتاییان پێدێت دراسەیەکی تازە سەیرم کردووە باز لە صفاتی قیادی هەر دراسەکە لەسەر عێراق کراوە ینی کۆمەڵە صفاتی قیادی هین ینی ئیستیماری ئیستیبیان و شت کراوە ئەڵێ بەڕای تۆ ئەبێ قیادە لە عێراقا یەکەم صفەت چی بێتایە تەسەور ئەەکەی ئاخیری بریتە لە کاریزما بوون ینی آخر صفەت کە بەلای ئەو خەڵکەوە ینی کە ئیهتیمامی پێدەن مەوزوعی کاریزما بوونە تەواوی تاریخی ئەم حیزبانەش لەسەر کاریزما دایانناوە یعنی وەک چۆن بڵێ گرنگیان نەماوە لە شاریعە لەبەرەوە ئێستا ئەبێ خەمی ئەوە خۆن پێم وایە ئەوەندەی من لە نزیکم لە بەعزێک لەو برادرانە خەمی ئەمەیان زۆرە ینی بۆیە ئەیانەوێ یعنی بعضێک لە لایەنە شیعەکانیش قەناعەتم وایە حەزیان بە ئینتیخاباتی پێشوەخت نییە چونکە ئابەم حاڵەتەوە بە تایبەتی ئەحزابی سوڵتە لە بەیتی شیعی بەم حاڵەتەوە بچێتە ئینتیخاباتەوە مەگەر تەزویرەوە یانیتر تەزویرەوە بەحسێکی ترە قسەی لەگەڵ ناکرێت يفعل الله وەکچۆن بڵێ ما يشاء يفعل التزوير ما يشاء مەگەر تەزویر ئەگینا هەمویان ئەکەون لە شاریعە لەبەرەوە بەجددی ئەبێ بگەنە نەتیجە نەگەنە نەتیجە شەڕی ناوخۆش تەبیعیە حەدەسەکان زۆر سەریع دێیسەوە شەڕ لە بینی ینی ئەمریکا حەشتی کردووە لە منطقەی جنوب مەسفایەک ئەگریان تێبەراوە مەسەلەن ئەمڕۆ کۆمەڵی قیادی گەورەی تاریخی حیزبی داعوە وازیان هێناوە لە عەلی ئەدیب و لە شێخ حەلیم زوهەری و لە عەبادی خۆی و لە یعنی لە طارق نەجم کە ڕۆژگارێ بووە ئەتوان بڵێم عەمودی فەقەری حکوومەتەکەی جەنابی مالیکی بووە مانیسا هەموو چوونەتە دەرەوە ئەمە ئەیانەوێ مەسەلەن چی بکەن بیریان لە چی لەوانێ سبێنە شتێک حەدەسێکی تر ڕووبە لەبەرەوە تەنەبووکردن بۆ بەیانی دوو بەیانی عێراق ئاسان نییە بەڵام بیرمەندەکانیان ژیرەکانیان گەیشتونەتە ئەو قەناعەتە ئەگەر خەمی خۆیان نەخۆن بە تایبەتی حیزبە شیعیە ئیسلامیەکان لە ساحەی خۆیانە کۆتاییان پێات باش ئەی سەبارەت بە سەرۆکۆمارێنی ئەو هەڵوێستی کەنواندی کامەدەنە بووە سەبعیدانی ڕاستپێرێت
پێ دوای شتێکی بەڕای من شتێکی ژیرانەی کرد لەبەر چی ژیرانە ئەزانی چۆ مشکلە لە عێراقا یعنی لەبەرەوەی کۆمەڵێک گرفت لە ناو عێراقا تێکەڵ بوون بە سەریەکە تەنها تۆ نابێ بڵێ من بە دەستور چۆنە بەبێ ئەوە بیر لە هیچ شتێکی تر بکەمەوە بە دەستوریم حەلی ئەم مەوزوعەکەم یعنی ئەتوانی بڵێ ڕانەسپاردنی ئەیدانی لەلایەن جەنابی سەرۆک کۆمارەوە یعنی تەقینەوەکەی دواخستوانی تەقینەوە لە شاریعی دواخستووە بە هەریج نەبێت لە بینی سائرون و بینا یعنی دوای خستۆ تا بەشک و بە هەردووکیانەوە بە یارمەتی سەرۆک کۆماریش ڕێیان لە چارەسەرێکی تر بکەوێت بە قەناعەتی من ئیشێکی زۆر باشی کرد ئەی بۆ چارەنووسی خۆی پۆستەکەی لە دەست بچووکە قسە لەسەرەوە دەکرێت بینادایانەوێت دووری بخەنەوە وا نازانم بەتەنا بە بینا بتوانەوەی شە بکەن چونکە فیل نەتیجە ببێتەوە پەرلەمانەوە هەموو کوردەکان لەگەڵینی ئەلەکسەر و فتح و سائرون و حکمە و ئەمانش ئەوەندەی ئاگادار بم هەر لەگەڵ ئەوە نین کە ئەم زەختە لە بۆ لابردنی سەرۆک کۆمار بکرێت. بەڵێ سوپاس دەکەم کاکدانە بگەرم و لای بەڕێز سەبارەت بە ئەوەی کە زۆر باز لەسەرەوە دەکرێت کە ناکۆکی ئێران و ئەمریکا لەسەر سەرۆک وەزیرانی داهاتووی عێراقیش مەسەلەن چربۆتەوە ئەی سەبارەت بەو بۆردومانانێکی ئێستا ئەمریکا بۆ سەر حەشت چ کاریگەریەکی دەبێت لەسەر دۆخی عێراق لەسەر دیاریکردنی سەرۆک وەزیرانی داهاتوو؟ وڵاهی ڕاستێکی هەموو تەسعیدێک ئێستا کاریگەری خراپێ بێ ئەمە ئێستا ڕوویە تەمان ئەنجامێکی باشی نابێن یەگەر دیسانە ڕەد و ڕەتفعل دروست بێ ئەمریکا لە ڕەدەوەی کە قاعدەی عین لەسەد قسف کراوە بەردومان کراوە لە کەیوانیش لە کەرکووک لە کەیوانیش بڵێ بەردومانی ئەو دوشوێنەی کردو لە سووریا و لە عێراقیش تاوان ئەمە محتەمەلە دووبارە ئەگەر بەڕ ئاراستەی خراپ بڕە مەسەن لە ناو بەغدا سەفارەتی ئەمریکی لێە چەکداری لێە خەڵگێ کۆنتترۆل ناکرێ یا خەڵگێ بە بەرنامە ڕێگەخرێن ئەنیە گەرۆ بکرێت لە بەغا و لە هەندێک شوێنی کە ئەو شتانە بکرێ بەتەکی دەمە ڕێنگانێکی زۆر خراپێ بێت لە وەختێکی دەڵەمەی وەکوی سا عێراقیتە محتەمە لە هەندێک بڵێن کاریگەری لەسەر شەقامی ژەبێ بیکەن بە بابەتی شەقام بڵێنەوە دوژمن واکەوانی هێزە شیاخان یەک بگرنەوە لە بەرژەوەندی ئەواندا بێت ئەتوانێت نەوەژ وەکو پاگەندە بەکاریمە بەڵام لە دوجارە ئەزمە لە ناو عێراق زۆر دروستەکە چکە ئەمریکاش هێزی زۆرەوە فشاری سۆفت پاوەر و ئەمانەشی زۆرە تەنها هەر هێزیەوە نییە بۆیە ینی خراپە شتێکی خراپە ڕووداوانەی کە ڕۆی عێراق خۆی ئێستا قیادێکی موحەدی نیە ئیسا کەسێک نییە بڵێن سەرۆک وەزیرانێکی بەهێزی عێراق تا بتوانێت بەرەنگاربوونەوەی ئەو ملانێ قورسە بکە کەسێک نییە ئێستا بڵێن ئەوە دکتۆر بەرەمیش لە مملانێکی قورسە بە ئێستاکە کەوتۆتە بینی ئەم من بڕا ناکەم دکتۆرە بەرەم بێ بچێتە بەرێکەوە هەر کورد بەگشتی ینی و توانەمە باش نیە بچینە هیچ بەرێکەوە هەر بۆی ئەو شتێکی نەکرد بۆی نەبێ بە تەرەف بەڵام بەتەکی هەندێک لایەن ئەیانەوە بیکەن بە تەرەف یانی ساوی کەی بینین کوتەی بینا بە زۆر وای کردووە کە دکتۆر بەرەم سەرۆکۆمە عێراق بێ بە تەرەف یانی هەرسە تۆ لە تەرەفیکەی بۆی لەگەڵێمەنیت ئەمە بۆ خۆی تێوەگلانە بەڵام نیەتی دوتۆ بەرەم لەواسەوەی کە کاگەرکان باسیگر بابەتێککە بۆ کە تەسعید نەبێ یان شتەکە بەڕاستی خراپتر نەڕەوە بەڵام ئێمە بینی شەقامەکە ملانەی سیاسی تێ هەموو کەسێک سوود لە هەلێک لە شتێک وەرێرێت تا بیکا بە باشە بەس پێ دوای 2000 وەکو کەسەر عەبدولمەهدی ڕێکەوتن ئێران و ئەمریکا لەسەر کەسێک ڕێ بکەون من تەسەورەکەم ئەم جاریان ئێران و ئەمریکا دوورن لێکەوە لەسەر چکە گە نزیک بوونە زوو ئەنگەنە ئەتوانی بیانگەێنە کەناری یاران بۆ کەسێک بەس من تەسەورەکەم هەر فشارەکە بۆ لابردنی عادل عەبدولمەهدی لە ملانێسیانی ئەو دوانە بوو ئەجینا باش بەو ئاراستی ڕۆی ڕێکەوتنی ژێسا هەر بە فشاری هەدوولایەکە ناتوان ڕێبکەون ینی کاڵم فشاری هەولایەمان شەر نیە مباشیر بێت بەڵام بەرژەوەندەکانی ئەوان لەسەر کەسەکانی کەوا تەمسیلی ئەوانەکەن ڕەنگاتەوە باشە سەبارەت بە هەڵۆشانەوەی پەرلەمان ینی پێ دوایە بەرەوە بڕۆین بەرە هەڵۆشانەوەی پەرلەمان بڕۆین زانین چۆن ئێستا لە عێراقا با بڵێن خەڵقی دەستور هەیە لە زۆر کاتە بەڵام تا ئێستا فەراغی دەستوری نییە بۆ نییە لەبەرەوەی کە پەرلەمانی شەکە سەرۆکۆماری شەکە سەرۆکی حکومەت هەیە ئەگەر کاربەرەکەریش بێ هەیە مهمە ئیدارەی شوێنی ڕۆژانەکە
پەرلەمان نەبوونی پەرلەمان کێشە چارەسەر ناکە وەکو چۆن لابرنی عادل عەبدولمەهدیش کێشە چارەسەر ناکە. ئێستا پێویستە هەنگاوی یەکەم بۆ هێرە هێواشەوەش بەرەو ئارامکردنەوەی وەزعەکەەوە یەکەم سەرۆگۆزیرانێکی متتەفەق لەسەر یا ڕێکەوتو لەسەر یەکەم لەلایەنە سیاسەکان دووهەم شەقامیش پێی قبول بێ ئەم کەسە بێنە پێشەوە کە کەسێک بێ بتوانێت هەندێک هەنگاو بنێ کە شەقام هەستی پێ بکە یعنی لەم سیەوە هەنگاوانە بکە بتوانێت هەندێک شت لە بواری چاکسازیە لە محاربەی فەساد هەندێک هەنگاوی جدی بنێ کە شەقام هێمن کاتەوە ئەمە هەنگاوی یەکەمە هەنگاوی دووەمەوەیە کە ئەم یاسایانە کە تەواو بوو ئەو یاسای هەڵبژاردن تەواو بوو هەندێک یاسای کە مفۆزەی دروست بۆمانە بەرنامە دانن بۆ هەڵبژاردنێک کە من تەسەوەرەکەم ینی بەپێی ئەم یاسایە ئەم پێشاتانەی بەردەستمان تا یاساکە و کۆمیسیۆن دروست دەبێت تا شەقامیش هێمنە بێت تۆیش نا بە شەقامێکی واش لەژاو هەڵبژاردن ناکرێت یاگەسا لە هەموو قوژبینێکە چەک و تەقەمەنی هەیە لە هەموو کۆڕانەکانی بەغایە بە هەزاران پارچەچەکێک کە لە کاتی خۆیان دێتە دەرە و کوشتاری پێکرێ هەڕەشەی پێدەکرێت تۆ لە جێوێکی وایە کە خەڵک لەسەر شەقام بێ نەتوانێت بچێت ئەوێ قسە بکە هەڵبژاردن بۆ ئاسانیە ناکرێت ئەبێ شەقام هێور بێتەوە دەسەڵاتی هێز زۆر کەمەوە بەس کورد لەگەڵ هەڵبژاردنی پێشوەختەدا یاخۆی وەکو پارتی لەگەڵ هەڵبژاردنی پێشوەختەدان لەم دۆخە ئێمە لەگەڵ هەموو چارەسەرەکەین کە لە کۆتاییە عێراق بەرەو کەناری هێور و منطقەکە هەمووی هەمکاتەوە بەڵام ئایا چوو هەڵبژاردنێک پێشوەخت مەبەست چیە لە پێشوەخت من بڕوا ناکەم لە ئێستا تا 6 مانگە بتوانێت ئەو هەڵبژاردنە بکرێت بەڵام محتەمەلە لە ئێستا بۆ ساڵێکە ئەگەر کەسێکی بەقۆ دێبتوانە شەقام هێور کاتەوە و دەسەڵاتی با بڵێن قانون بەسەر هەموو عێراقا بسەپێنێ و متمانەی خەڵک بەدەست بێنێ ئەوەختە هەڵبژاردنێکە بچکە گەرەوە نەبێ هەڵبژاردنیش بکرێت خەڵک قبولی ناکات. باشە بەس قسە لەسەر وێندێک خوێندنەوە هەیە کە گویا لە یاسای کۆمیسیۆن فێر لە خۆ پیشاندەران کراوە لە یاسای هەڵبژاردن بۆ کۆمیسیۆنەکان هەمان کەسی حیزبی دابنرێن لە یاسای هەڵبژاردن هەر حیزبە گەورەکان لی سوودمەند بن. لە کۆمیسیۆن ئێستا قازیەکان ینی دانراون ئەوە کۆمیسیۆنان هەمووی قازین ینی بەڵام مەسەلەن تۆمەت دەکەین کە مەسەلەن حیزبەکان بۆ نمونە لە کوردستانە لە عێراق مەسەلەن هەر بەشبەشێنی حیزبی دابنرێن. ئەم مۆزوع زۆر کێشەی لەسەر بوو تا گەیشتەوە ئەو ینی ئێستا قازیەکان یەکەم ئەگە تۆ بڕۆ بە قەزاژ لە نەوانای زۆر خەتەرە ئەبێ متمانە بە شتێک هەبێت کە تۆ بتوانانی دیوار لەسەر دروستکی دوجار ئێمە ئەشمازانی کە خەڵک لەوانێت تێڕوانی بۆش تەندروست نەبێت چکە متمانەی بیژنەوە ینی متمانە خەڵک متمانەی بە حکومت نەماوە لە بەری کە متمانەی بە حیزبەکان نەماوە ئەم حیزبان حکومت دروستەکان بۆیە متمانە لە بینەوە سیانە نەماوە حیزبەت و من حکومت و حیزب و جەماوەت باش بەڵام هەنگاوی کە ئێستا قازیەکان کە دانراون بە هەڵبژاردننی با بڵێن گۆترە لە چۆن لە سنووقێکە ناوکان دانرا و ناوکان دەراتەوە لە هێرمی کوردستانی چەند کەسێ برا و ناوکە دەراتوە بەم شێوە تا ڕادەیەک متمانەی دروست کردو بەڵام مەسەلەی یاساکە مەسەلەی شتێکی کێ مەسەلەی یاساکە ئەمە چەند جار وتمان ئێستا جەڵە ئەم یاسایە بەڕاستی ئەوە نییە کە خەڵک چاوەڕێکە یاسایەکە کەلێنی زۆرتیایە ئەمە تو ماڕێی خۆمان و بەڵام ئەمە ڕاستی بڵێ ئیتفاقی حیزب شیعەکان بوو بە دەرەجێ بەڵام مەسەلەن پارتیش تۆمەتبار دەکرێت کە ئیتفاقی ژێربەژێری هەبێ لەگەڵ لایەنە سونی و شیعەکان لە کوردستان بەردە بکە غاڵ بەرسەری پارتی دانەوە پارتی لەگەڵ هەموو هێزە کوردستانەکان پێکەوە کە ئیمزامان کرد ئەم یاسایانە ڕوا تێبینیمان هەبوو لە سەری پەرلەمان دەنگی پێدا بوو نا ئێمە کورد لە کوردستانەکان بە پارتی لە دەوێەوە بوونەوە تێبینیش خۆشمان تۆ تۆ سێریکە ینی منطقیان بیر لێ بکەیتەوە ئەم یاسایە لە بەرژۆندی پارتی نیە خۆگە لە بەرژۆنی پارتی بێ لە بەرژۆندی یەکێتیش بێ ئەگەر لە بەرژۆندی پارتیەکێتی بێ هی گۆڕانیشە ینی ئەم یاسایە واکە جوغرافیا بنەوەێک ینی ئەگەر بەرنامێکی پێویستەمە لە سیاساکە باسیکە بەڵام تەنها من دوو خەڵ باسەکەم ئەم یاسایە لە بەرژەوەندی خەڵکی و مستەقل و سەربەخۆ تەکنۆقرات نییە چکە تۆ لە قەزایەکە کە حەسێکی کەسێک یا دوو کەسە هەبێ کەسی پێڵێن دوو ئەندامە پێویست بێ بۆ پەرلەمان ئەو دوو کەسە ناتوانێت نافەسەی حیزبێکی گەورەی حیزبەکەی منی بکە بەڵام بۆیە مامۆستا سەبارەت بە مەسەلەی کورد ینی زۆر بە کورتیانی دەبێت چۆن ماوە لەگەڵم باردۆخ بکەوەکو کاک داناوتی دەبێت هەر بێلایەن بێبوون و لەگەڵ مامەڵک لەگەڵ خۆ پیشاندەران لە دیارێکنی سەرۆک وەزیران نەبێت بە تەڕەف بەڕای من کاتێکاڵین کورد چۆن مامەڵەکە یعنی کورد لە عێراقێکی موحەدا باز لە عێراقی موحەدەکەین ئەگەنا تۆ سبەی نازانی چ زەلزەلەیەکی سیاسی ڕووەدا و عێراق بەرەو کوێ ئەچێت لە عێراقێکی موحەدا چەندە ئیستیقراری سیاسی لە دەوڵەتی عێراقیە هەبێ کاریگەری ئیجابی لەسەر ئیستیقراری اقتصادی ئەبێ و بە هەمان شێوە کاریگەری ئیجابیشی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە بێت چەندە پشێوی لە خوارەوە هەبێ
ئەوەندە تەسیری بۆ ئێمە شەوێ ئێمە بێ پرشک نابێت لەو مۆزوع. باشە بەس ئێستا مامەڵێکی باشە تا ئێستا لایەنە کوردەکان لە بەغدا کردویان یعنی جۆرێک وەکو عەرە بڵێت تەرەقوبە، یعنی ئێستا ناکرێت لایەنە کوردیەکان مثلەن بچنە پاڵ بینا یا بچنە پاڵ سایرون، چونکەوە سراعێکە وەکو کاکدانا فەرمووی سراعێکە ناکرێت کورد خۆی بخاتە ئەو کێشمەوە و سراعەکە لە بینی هەردووکیانایە. خۆ ئەگەر وەکو کوردە لەگەر قسەیەکی خێریان بۆ کرا بیکەن خراپ نییە بۆ چارەسەرکردن، یعنی ئەگەر تەداخولێک بکرێ ئیشێکی باشە لەسەر هەر ئاستێکا بێ، لەسەر ئاستی حکوومەتی هەرێم، لەسەر ئاستی سەرۆکی هەرێم دەور ببینن، چونکە پشێوی لەوێ چەندە زۆربێ تەسیر لە ئێمە کاریگەرێکی ئەگەر بۆن عێراق بەرەو شەری ناو خۆ بڕوە لەسەر ئێمە بەڕای من بەڵێ بە تایبەتی لە ڕووی اقتصادی و لە ڕووی کۆمەڵایەتی زەرری بێت. بەڵێ سوپاسان دەکەم. سوپاس بۆ ڕێزان مامۆستاکان ڕەشید ڕاوێژکاری ئەنجومەنی وەزیرانی عێراق دانا شەید جەزاندامی پەرلەمانی عێراق. سوپاسان دەکەم. زۆر سوپاس بۆ بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم، خواتان لەگەڵ.